سڵاو دڵگەشت بووم کە شەوێکی تری ئەم مانگی ڕەمەزانە قەدەری پێکەوە بوونمان هەبوو لەگەڵ ئێوەی بینر. مژارەکەی ئەم شۆمان مژارێکی تۆزێک هەستیارە، نەک تۆزێک ڕەنگە زۆریش هەستیار بێ. مژاری بابەتی لەشفرۆشی لە ناو کۆمەڵگەی ئێمەیە. هەڵبەتە ئێمە لەم بەرنامەیە نە بە جۆرێک لە جۆرەکان شەرعەتی نێ نە شەرعەتیشی ناینێ. پێیەکی ئەم باسە لە ناو پرۆسەی دەوڵەتداریایە و پێیەکیشی لە ناو پرۆسەی کۆمەڵایەتیایە و لەم دوو پرۆسەیە پێویستی بە سیستمێکە بۆ ڕێک و پێککردنی کە تا ئێستا لە کوردستانە نییە. چۆن؟ من بە نمونەیەکی بچووک ئەمەوێ دەست پێ بکەم. لە کوردستانە لە یەکێک لە شارەکانی کوردستانە من ژمارەم لایە تاکسی هەیە. ئەم تەکسیە لەشفرۆشێک لە کوشتنی دواوی تەکسیەکە هەیە. گەنجێک تەلەفۆنی بۆ کات ئەچێ بە شوێن گەنجەکە یا لە شوێنێک سوارە بێ، ئەم گەنجە ڕاستەوخۆ لەگەڵ ئەم خانمەی لە کوشتنی دواوە دانیشتووە پرۆسەی جوودبوون ممارەسەکەن. ئیترە و پرۆسەیە 5 دقەیە 10 دقەیە چارێکێکە دوای پرۆسەکە خوا حافیز و خوا لەگەڵ. کێشەکە لەوایە ئەم خانمە ئەگەر لە پرۆسەیەکی دەوڵەتداری و سیستەما بێ فەحسی تەندروستیە کرێ، هەوی هەیە و حکوومەت چاودێریەکە. بەڵام ئەمە کەس نازانێت چێە و لە ناو نەخۆشخانەکانی کوردستانە بە سەدەها کێشەی تەندروستی بۆ بەشێک لە گەنجان و بەشێک لە پیاوانی کورد دروست بووە بە هۆکاری ئەم جۆرە جوودبوونانە. قسەکە ئەوەیە، یعنی گەنجێک کە ویستێتی کارێکی لەم جۆرە بکات ئەچێ بۆ وڵاتێکی دراوسێ، سێرەکەی 1500 دلار هەیە بە تکتی تیارە، 1000 دلار هەیە بە هۆتێل، 1000 دلار هەیە بە نان خواردن، اینجا 1000-2000 دلاریش هەیە بە ئەو پرۆسەی کە بۆیە چێ. قسەکە لەوایە ئایا ئەمە عاقلێتیە دۆخێکی وا یا شوێنێکی وا بە سیستم لە کوردستانە دروستکەین و ئەم 5,000 نەڕواتە دەرەوە و یان بە پێچەوانەوە بتوانین گەنجان تەوعیە بکەین بۆی کە هەر ئەم کارە هەر نەکەن. ئیتر نازانم کامی ئەم دووڕێیە لە ناو ئەم بەرنامەیە ئەگاتە ئەنجامێک. بابەتەکە هەستیارە خانی وەنیە؟ زۆر باشە، وەکو کۆمەڵناز لە تۆ دەست پێ بکەم. من لە خزمەتتام بچکە من نەمزانی بەڕاستی پێشێکەکە چۆن چۆنی بەرگێکی پیا بکەم کە کورد دەڵێ نەشیش بسووتێنە کەباب. تۆکو کۆمەڵناسێک وەکو دەروون ناسێک چیەڵی لەسەرم بابەت؟ لە ڕاستیە هەر باسکردنی بابەتەکە کشتمانی کپ کردێسۆ، چون خواستی ئێمە ئەوە نییە، ئارەزۆی ئێمە ئەوە نییە. حەزەکەین کۆمەلگا تەبا بێت، جوان بێت، پختە بێت، بنەماڵە لە جێگەی خۆیان بێت، گەنج تووشی خەتەر نەبێت، ئینسانێک بۆ بژیوی ژیانی مەجبور نەوێت لەشی بفرۆشێت. ئەمانە وەختی ABC هەمووی ئەمانە سنووریان تێپەڕاندە و بە زیان و ئینسانەکان چوونە سەر جێگەیە کە حەز ناکەیت لەو جێگاویان بینی. لە خۆتۆ بێتاقەتەوەی بۆیە بڵێ هەستیارە. بەڵام واقعەکە وەختی ڕوبەڕووی واقعەکە بی تۆ بە ئینکارکردنی ناتوانانی بیسڕیتۆ، ئەبێ لێی تێبگەی تا بتانی معاملەی بکەیت، تا بتانی چارەسەری بۆ دۆستۆ، تا هۆکارەکانی بدۆزیتۆ، تا لانیکەم ئەگەر چارەسەر نەدۆزیوە بتانی خەتاکە لە 100 بێریتە 50 بێری تێچل هەرچەنێ بتانی لێ کەم بکەیت. ئێمە وەکو خواستی ئەخلاقی و خواستی ئینسانی چی لە وڵاتێلی ئیسلامیە چی لە وڵاتێلی غەیری ئیسلامیە وەکو کان تێژێت لە وڵاتێلی غەیری ئیسلامیە بین ئینسان کرامەتی ذاتی هەیە خۆی ئامانجە و نابێ ئینسانێک بەکاربێری بۆ شتێکی تر. و لە ڕوانگەی دینی چۆبێژی هەرە و چتە وەکو ئایە قورئان ئێمە ئەیبینین. بەڵام ئێمە ئەمە بەرچاو بکەین بزانین هۆکار ئەوەی کە کەسێک وا ئەکات گەنجەکە کە سکسەکە ئەکرێت و کەسەکە کە سکسەکە ئەفرۆشێت چی ئەبێتە هۆی ئەوە ئەو هەموو پارە خەرج بکەن بۆ ئەو ئیشە خەتەر ناکەن.
ئەگەر گەرەکمانوێ ئەمانە بوروژێنین ئەتوانین ئەوا بێژین تۆزێک پرۆسەی زەواج لە ڕێو ڕسمی ئەخلاقی خۆی چووە دەر و کەوتە دەستی کەسانێکە ئەیانتوانی پرەی پێ بدەن و ئەو چوونە دەرە بەجێ ئەوە لاوازی کەن قڵەویان کرد تۆ تماشای زەواجی بوونەوەرەکانی تر بکە چی پێویستە غیر ئەس حازر بوون بۆ زەواج ئێستا زەواج بۆ بتانی بکەیت دەیانچت کە پێویست نییە بۆی پێویست کریا بووی ئەبێ کابراسەیارەی بێ ئەبێ ئیشی بێ ئەبێ خانووی بێ تا تێ ئەمانە بکات تەمەنی تێپەڕاندە و زەواجی نەکردە و پێویستیی بە زەواجە چون زەواج وەڵامی یەکێ لە غەریزەکانی بەشەرەکە ئەو غەریزە وەکو تینوێتی تۆ بێ لە کاتی خۆیان ئەو بدەی بە کەسەکە ئەو نەگەیشت وردە وردە ئاوی پیسیی دەستکەوێ ئەیخوا قڕاوێکی دەستکەوێ ئەیخوا من خۆم لە شاخەوان پیاتە ئەومان دەست نەکەوتە و بە فراوێکی زۆر پیسمان دەستکەوتۆ شکریی مانکرێکە ئەوەی هەیە ئەگەر بە پارێک پێمانیان بدایە ئەمان خواردو بۆیە پرۆسەی زەواج یەکێ لە هۆکارەکانە کە زۆر سەخت کریاسۆ و ئەم سەختکردنەوە وەکو کولتور خۆمان کردوانە بنەماڵەکان سەختیان کرەسەوە ئەمە یەک هۆکارە هۆکارێکی تریش نایت کلوبەکان ڕێگەی ئەو زەواجیان خستە سەبەردەستی کەسەکە ێژێ بچمە شارێک کەس نەمناسی خۆم هەڵکێشم پڕ بەکراسی ئەوەی کە تۆێژی بە 25,000ەیکە ڕەنگە زۆر ئینسانێکی سەرسەری بێ قاویلت بێ چون خەتەری ئەوەی هەیە لەو شارە بیبینن ئەوەی کە بە 5,000 دلارەکە ئەیکات ئەترسێ لێرا بیبینن ئەچوە بۆ شارێک کەس نەیناسی ئەو بکە بەڵام کە چۆ شارەکە کەس نەیناسی با من تۆزێ لە لێکەوتەکانیش بێژم کچێکە وا لەو نایت کلوبە خۆی هاتووەیە هاوردیانە من حەزەکەم سەرچاوەیەک بخەمە بەردەستی دۆستان جارێک لە وتارەکان ماوتومە باوەڕیان پێم نەکردووە ئێستا لە جیهانی ئەمڕۆە لە سەدەی 21 27 ملیۆن بە ئامار کۆیلەمان هەیە 27 ملیۆن کۆیلەمان هەیە کە ئەم کۆیلانە بڕێکیان هەر لەو نایت کلوبانە گەنجێکە لێراوە چووە پاسەکەی لێسێنن کە پاسەکەیان لێسن لێدانێکیان کرد لەوێنە ئادەی پەناواتە کوێ من بۆ نمونە چوومەسە مەیدانی استقلالی تورکیا ئەستانبول پرسیومە ئەو شەقامە لە سعاتی 11 بۆ لاوە ئیتر قانونی نامێنێ و پۆلیسی پێ هات و چۆ ناکە و قانون هابەدەستی ئەو کەسانەوانە بەری دەرگای نایت کلوپەکە گەنجەکە کەوایان لێ کرد و لێیاندا و پاسەکەیان لێ سند و کۆیلیان کرد زمان نازانێ کەس ناناسێ چووەسە شارێک کەس نەیناسی ئێمە بە ناسین قدرەتوانەیە کە کەس نەتی ناسی قدرەت نامێنێ ئەو گەنجە ئەگەر نەگەڕێتەوە دووە ئەگەر بیوەن ئەگەر کچ بێت ئەگەر کوڕ بێت بیبن ئەزانی چی لەکەن چۆن کۆی لە دروستەکەن بۆیە حەزەکەم لە بەرا سەرچاوەکە بێژم نەکو لە بیرم چووە بەردەگی مدرن ئەسەری کۆین بیلزە تماشای بکەن دۆستان سەرچاوەکانی گشتی واتیا ئامارەکانی واتیا چەند کەسی نووسری واتیا ئەو گەنجە کە ئەیبەن یەکەم شتێکە پێەکەن برسێتی پێدان و لێدانیێسی ئەوەندەی لێدەن و ئەوە برسێتی پێدەن تا ئیتر ئینسان بەقا بە خۆراکە کە خۆراک نەما بۆ بژیوی ژیانی حەزرە بێتە چێک بکات و هیچ کێ نییە بۆتی بکات ئەرکێک و پێ سپێر نەبێ جێبەجێ بکەیت کە ئەو ئەرکە سپێریا و دوایی دوو لە ڕووتان تخوا بە ئەم تۆزەکە بێژم تۆمار کریا کەسەکە غەڵەتێکی کرد بۆ خواردن ئەو تۆمارە دروست بوو لێی ئیتر ئەو کەسە جێگەی گەڕانەوەی نەما ئەیوەن ئەینەنە ڕووسپیخانەیەک لەو ڕووسپیخانە ئەم کەسانە چەند پارەدەن یارمەتی ڕووسپیگەریەکە نەبەوە کەسەکە هاتووە لەشی بفرۆشێ کەسێک وا لەوێ بۆ بژیوی ژیانی لەشیە فرۆشێ نەک ماڵی خۆی بێت و مناڵی خۆی بەخێو بکە ئەگەر ئەو ئیشە نەکات بۆ ئەو کەسەی کە ئەوی کردە بە کۆی لێ خۆی خوراکی ناداتێ و دوایەوە کریا بە کۆی لەو دوایی ئەم ئیشە کرد جێگەی جوانیە دەنێ پۆرنۆگرافەکان تێن تەسویری جوانی بۆکەن سرنج ڕاکێشێ و هەر کەسێک لایکیەکە هەر کەسێک کۆمنتەکە هەر کەسێک ئەیبینێ هەر کەسێ ڤیویەکە دەسەڵاتەدا بەو کەسانە کە خەریکن ئەم میشەکەن و ئەم ئیشە ئەدا لەکوێ ئێمە ئەدا لە گەنجمان ئەیوا بۆ وێنە بە 5,000 دلار کە جەنابوتی ئەدا لە خێزان و بنەماڵە ئەدا لە کۆمەلگا و جەمعیەت ئەدا لە متمانە و ئەخلاق هەمووی ئەمانە لە بینەوات و کەسانێک بەرژەوەندی ئەم بابەتە ئەخۆن کە ئیشیان فرۆشتنی مرۆڤەکانە نە لەشی مرۆڤەکان چون کۆیلەکان کەسانێک نەفرۆشن ڕەنگە لەوێچە کوڕیش کۆیلە بکرێ قسەی تۆک و کۆمەڵناسێک ینی خاڵە هەستیارەکەی تۆ ینی هۆکارە سەرێکیەکەی تۆ قورسکردنی پرۆسی زەواجە لە حەجمی خۆی زیاتر ئەمە شۆکارێکی تر نییە بۆی کە ئەوە یەکێ لە بەڵێ یەکێک لە هۆکارەکان ئەمە خاڵی تر هەست کات نایڵێ باش
دکتۆر تۆ لە وڵاتی نەرویجی من با بڵین هینێکمان هەیە لەسەر ئەوەی کە بابەتێکمان هەیە لەسەر ئەوەی کە ڕیسەرچێکەیە لەسەرەوەی کە لە سوید و نەرویج و فرلەندا پرۆسەی دروستبوونی نایت کڵەب و یانەکانی لەشفرۆشی بە یاسای پەرلەمان مەمنوع کراوە کە ئەمە لە تێڕوانینی ئێمەمانانە ڕەنگە بڵین چۆن لە سوید ئەو شتە نییە بەڵام لە تورکیا هەیە، چۆن لە سوید ئەو شتە نییە بەڵام لە ئیمارات هەیە، چۆن لە سوید ئەو شتە نییە بەڵام لە مەغریب هەیە، چۆن لە سوید ئەو شتە نییە لە چوزانم یەک دنیا وڵاتی ئیسلامیە مەسە وڵاتی چۆک و تورکیا لە سانەوەی موسڵمانە لەو 86 ملیۆنە بەڵام داخەوە ئەمڕۆ سێ وڵاتی موسڵمانە هەنا سێ وڵاتی ئەم بێژن گەورەترین وڵاتی موسڵمانانە ئیرۆ وجهەتی سیاحەتی جنسی ئەو وڵاتایە تورکیا مالیزیا مەغرب ئەوا سی وڵاتی موسڵمانەی زۆر گەورەنە زۆر مەزنن ینی سیاحەتی جنسی بە میلیاری دۆلارە بۆ ئەو وڵاتە دەچێت لاکن من حەز دەکەم بەرێگو ئەو بەرسیوی گوتت خوازێ بدمژی یەک نقطە ئیشارەت بکەم بەرگو ئەو بابەتی گو ئێستا مەسوحبەت دەکەن احتیمالە زۆر کەسی هەیە بێژەیەوە دەکەس مامۆستای ئاینیر دانیشتونە بەحسی ئەو مەسەلە دەکەن كاكا أو موضوع زور جرينجا راست موضوعي جنسي موضوعي شهوتي أو موضوعكي زور جرينجا راست بداخوا دي ثقافتي مي جواكي دا بتشعذي عيبي لي ميزادكن راست ميزابكن أمرو نزيكي 8 مليار إنسان دي الدنيا دايا خواي جورا قدرتي كامل هيا اگر خوا خوستبا گوتبا 8 مليار انسان دا او دنیا دابن كن فيكون 8 مليار انسان دا او دنیا دابن ولكن حكمتي خدي تعالى خوست 8 مليار انسان دفي كوني دابن دريا علاقتك ما بين جن وميردا ديمك أو علاقتنا بين جن وميردا علاقتك طبيعية علاقتك خدي تعالى دي إنسان دا شاندية نورمال أو كسيقو أو شهوتي دليوي دا نبي أو مروبكينا طبيعية ما دا خوازا ليبورين ديك ما بيجن هرخو عرضي خو تختور بك ديمك موضوع كيتا ندرستا ديمك نقطة يكم موضوعي شهوة دي إنسان دا تشيب بياو بزلام بتشافرت بجنبي أو موضوعك زور طبيعية زور نورمالة أجر نبي هرخو عرضي تختور بك راست نخوشية نبي نخوشية نقطة دوام دكتور خاني عرضي كر هناك أسباب وبلكي السبب سراكيش يقول موضوعي زواج شاوة تكليفك زور جوربوا دعيني وقت من ذكار بيجي موضوعي فقير تيجي يجوان أسباب وسادمايا نقطة كي تيجي يعني احتمالها هي من الجوري تجربة الجوري خوندن موضوعي زنجلبوني عجلة ثرائي سريع يعني زوري كسي هي فقير لباشورة لين بياو أجر باري هبيان يعني جنيه تريني زور كس هي فقيرة ساكا باري هبت زور كسي هي فقيرة إمكان هي إيش بكي كار بكي معاشي بيني لكن دي بيجي بوتشا من ما هيفكي كامل إيش بكم بو $100 أو $100 مو عدد بينهم فأونا إنسانك هيا بو أو كسدتشي ديمك خلالك داخلي هيا تبحثي نرويج والسويد وفنلندا دولة اسكندنافي بيجومان لهن ولاتي أوروبا من بلجيكا من ألمان من هولندا من نمسا سويسرا لاش فروتن مسلكي ياسايا جيهي خواهيا شوني خواهيا جمخانه دنا هر كس دكاري هري منا تشاوا موبايلكات دكريت عيني أو يشبكي ولكن ده قانوني اسكندنافيا ده بتايبة نرويج سويد فنلندا قانونك زور غريبي هيا وزور بالدكشيني وحقيقة ده قناعتي مدى مستحقة ما دراستك سربكن يعني أو قانون دبيجي أو آفرتا لاش دفروشي ممكن أسباب يخوهبن فقيرتيا احتمال بحزدك الزور زنجيل ببي ولكن توك بياو توك مير توك إنسان أجرت تشوت أو خدمات كرين تعقوبت به أمر لنروج ولاطي نروج كسكي جوهري جنس يعني لاش كركش يعني كسي فروشك كسي جود فروشي قانون بتشكي يعني بتشعبك ليه ما يزدك ممكن أسباب إخوهابي باشا بس لاش كركا أما تبكري أو كسي جود كري يكسر عقوبة يعني تاوان بارك لاش كركا بيجو مانج برجو أو دبي آلي كار
او دبي پشگرد بو او کسی هانا او کسی گو عرضی لاشی خودک لاشی خو حزدک بفروشی اگر کسی نبی بو بکری بربیا روجك دروج سيروج مالي خدانيشي اما وقت يقول برقو او موضوعي بازار عرض وطلبه اگر طلبي هابي عرضي بيدا دبي وياك او نقطه زور جرينجا ما دراسه بك انت دسبيكي خفتنا خدا وقت دسبيكي برنامج تقو او برنامج يعني ناس دبيجم قد غبكن ممنوعي بكن ونا دبيجن ياساي بكن نا ما دبيجن قالك ياساي كي ممنوع جيب بقبول نابي او موضوع دناف جفاكي مسلمان ده بۆ لە سوید ئەو شتا چەند ساڵ ئەو یاسایە با بڵێن جێبەجێ من يعني ئەوە 18 ساڵە من ئەوڵاتەما 18 ساڵە ئەو قانونی هەیە 18 ساڵە و قانونەیەتر چەند ساڵە من نازانم باش باشە بۆ لە سوید ئەو قانونە جێبەجێکرێ بۆ لە کوردستان ناکرێ بەڕێی تۆ نازانم احتیمالە مەسەلەکی يعني قانونی بێ یانجی حکوومەتی گرێدایی من ئەگەر زیارڕۆی نەبێ قسێ بکەم تۆ ئەوە سەرەتای قسەکان وتت بەداخەوە کە سێ لە وڵاتە ئیسلامیە گەورەکانی دنیا یەکێکن لە سێ زۆرترین ڕێژەی لەشفرۆشیتیانە و بازرگانیکردن بەلەشی ئافرەتۆتیانە و ساڵانە بە مەلاین دۆلارە پێدوانیە هۆکارەکە ئەوەیە کە وەکو دکتۆر وتی پرۆسەی زەواج لە وڵاتە ئیسلامیەکانە زۆر 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 بێگومان ئەوە نەل وڵاتی مسلمانایە ئەوە نەفجڤاکی مێ کوردە هەیە پرۆسەی زەواج موضوعێکی زۆر گرنگە ئێستا مەسەلا من نمونەی بێنم من نمونەی بێنم بۆ خەڵکی ڕۆژئاوا خەڵکی ڕۆژئاوا گەنجێکی ئەستا ئەوروپا حەز بکێ زەواجی بکێ من وەک مامۆستای ئاینی پێرە ئاخرم قسە دەکەم بێژم بۆ خاطرێتێ دووری حرامی بێ زەواجی بکە دەبێژێ مامۆستا چۆن زەواج بکەم ئەمڕۆ زەواجی بکەم کێمی 100,000 دلاری من ناتوانم زەواج بکەم ئەمە لە ڕۆژئاوا بەداخەوە گەیشتیە مەرحەلەکی ئێستاتت چێ کەچێکی دخوازێ بۆ زەواجی شەرعی حەلال سەر سونەتی خوا و پێخەمبەر دایکی باوی دەبێژێ کاکە مە حەز هەیە یعنی 10,000 دلاری گەرەکون بدن حەقی گۆ کەچ حەقی مهرب حەقی قاچاقچی مەوە کەچ ژ سووریا ڕۆژئاوا ئانیە ئەوروپا ئەوە یەک ئەوە یەک 5,000 دلاری من داخوازی شیری خوا دکەم ڕێدایەتە ئەو کەچە خودی کردە داخوازی چ شیری ئەوە یەک دو ئەوە بوو 15,000 کاکە من عزیز وەی سیژی دخوازم بە قدرەتی منەوە ئەوە 5,000 ئەوەی نمونە یعنی بەس هەر کەسی بۆری زەوقی خوا هەرێکی بۆری مەزاجی خوا ئەوە عزیز وەیسی تەنێها جبیلی حالا جبیلی سالا جبیلی سالی گو از او دعوت لی بکم او جنکی می 4-5,000 دلاره او 20 استهی ام نگشت ما مستاک بیجی من مهری او کچاچیه مقدمه هم بحثی او مثلا نکریه جاری و هر نکراو دمك او جنجاي بيجي ما مستوى والله قدرتي من بو زواج نينا بصدو يكسالي من زواج نافم او 5 دقيقه هرم بانهوف بالماني جرد بيجن 5 دقيقه هرم بانهوف جهي محطي قطار 5 دقيقه هرم بانهوف ب 5 دولار من شيء متواضع والله تلفون بو تاكسي كاكا كمان باسم بالي براستي تشيليت طبعا ما وصاني برز مجان بابتي زور جرين كرد ام بابته من بيم وايا لهندي ولاتي خوين كار لسر اواكن كوا تشنبكا كار لسر اكري بتابتي استكمل كردستان من ناتوانم هیچ تێک هیچ کۆمەڵێک یان هیچ جەماعەتێک تۆمەتبارکەم بەوەی کەوا بەڵام هەستەکەی کەوا بە شێوەیەکی ڕسمی کار لەسەرەوە کرێتەوە بابەتەکە بجوڵێنرێ مثلا من پێش ماوەیەکی ئێمە لە کەلار مامۆستایانی ئاینی خولێکی یاساییمان بۆ کرایەوە مامۆستایانی بەڕێز با من وەک دکتۆر خانی بە سەیر تۆ نەکەم سەریان باش لە کەلار خولێکیان بۆمان کرەوە خولێکی یاسایی حاکمیان لە هەولێر هێنا بوو ستافێک بۆ ئەوەی کۆمەڵێک لایەنی یاسایی بۆ بابەتی زەواج و تەلاقوانە بۆ مامۆستایان ڕوون بکەنەوە بۆ ئەوەی ئیتر ئەو شەرت و شروطانەی کە لە یاسایە هەیە بۆ مارە بڕین چۆنە و چۆنە طبعاً زۆری تەعقید و قورسکاری تایە کە ئەبێت ئەم بابەتە هەوڵ بدرێت ئەو کەسانەی کەوا معنین بە بابەتی مەوزوعی پاراستنی ئافرەتان گرنگیە لەسەر بکەن بۆی ئافرەتان بپارێزێت دەستکاری ئەم جۆرە یاسایانە بکرێت کەوا تەعقید کراوە بە شێوەیەک کەوا شەرعیش نییە حاکمەکە لەوێ بوو مامۆستایان دانیشتبوون و تو مامۆستایانی بەڕێز لەناو دەورەکە وتم من پرسیارێک لە جەنابی حاکم ئەەکەم حەزەکەم مامۆستایان وەعیان بەرامبەرمە بێ وتم جەنابی حاکم دوو پرسیارت لێکم هەردووکیم جواب دەرەوە با مامۆستایان گویان لێ بێ وتی بەڵێ وتم یەکەم من ئەگەر ئیسە بڕۆم لەگەڵ کچێکی تەمەن 18 ساڵە بە ڕەزامەندی خۆی بەبێ ئەوەی زەختی لێ بکەم لەگەڵ یا زینا بکەم هاتنە بەردەم تۆ کچەکە بڵێ من خۆم ڕازیم زینای لەگەڵ ما کرد تۆ چیم لێکەی وتی هیچ لێ ناکەم باش وتم ئەم پرسیارە دووبارە ئەکەمەوە
ئەگەر من لەگەڵ ئافرەتێکە ڕێک بکەوم بەبێ ئەوەی بێمە محکەمە لەگەڵیان مارەی ببڕم بیکەمە هاوسەری خۆم و لەگەڵ یابم دوای بێنە بەردەمی تۆ بڵێن کاکە من خۆم ڕازی بووم شوم پێکرۆ چیم لێک تی سجن دەکەم ئەمە یعنی چی؟ ئەمە پرسیارێکی ئاڵۆزایانە من خۆمەزانم لە یاسای عێراقنا لە یاسای کوردستان کار لەسەر ئەوە کراوە تعقیدی بابەتی زەواج بکرێ من چەند خاڵێکم نووسی و حەزەکەم لەگەڵتانە یەکێک لە بابەتەکان تعقیدەکە کۆمەڵایەتیە یعنی ئاڵۆزکردنەکەی لەلایەن کۆمەلگاوایە کۆمەلگای ئێمە حتاکو ئیستا یعنی کۆمەلگا کاتێک کە شتێک قورسە بێتەوە بابەتی قورسە بێتەوە کەمەکەمە خۆی لەگەڵ یا ئەگونجێنێ بەڵام لەم بابەتی زەواجە هەتاکو ئێستا چ لە مزگەوت باسەکرێت چ بەرنامە چ باسەکرێت کەسی هێشتا لەسەر ئەوە ماون ئەگەر ئەم ژنە مارەیەکەی کەم بێ دوای معناوەیە قیمەتی نەنە هێشتا عقلێتەکە تەنظیم نەکراوەتەوە بابەتە کۆمەڵایەتێکە هەر ئەوەتانێکەوە ئەم ئافرەتە ئەبێ ئاڵتونی زۆر بکرا ئەنجا قیمەتی زیادە هەر سێ بەڕێستان لەسەر ئەوە ینی یەکلان کە با بڵێن کێشە سەرچێکە تعقیدکردنی پرۆسی زەواجە تقریبا من طبعا تعقیدکردن باشە دەمن پرسیارەکە کەمە کۆڵانێکی ترەوە باشە خۆ بەشێکی زۆر نا با بڵین نەڵێن زۆر وکەم بەس خۆ بەشێک لەو پیاوانەی لەشکڕن خێزانیشیانێ من حەز هەیە تشکی بێژم کاک دوورە جان یعنی ئاخفتنێکی ڕۆژ ئاواییە هەیە باش دەبێ ئەو کەسێک گۆژ لە حێفا خۆ تێر نەبێ لە حێفێ غەیری خۆشی تێر نابێ یعنی ئەگەر من لڤینی ماڵی خۆدا من نەتێر بم تجار من ناتوانمش دەرڤەژی تێر ببم مەقسەد پێ ئەو گوتن هەیە ینی مخابن بجار جارنا بچعوی عیبیل ئەو مەسەلە مەیزەدەکێ ژیانی زەوجیش بەرگو ئەو کەس ئەو من پرۆسەی گوتت بێژێ نە هەموو گەنجێ بێزەواجن زۆر کەسی هەیە زەواجی گریە تەرکی ئافرەتی خۆتکی خیزانی خۆتکێ المال و دەچێت تەلەفۆنی صاحب تەکسی دکێ زۆر کەس هەیە عفوا تخوا دکتۆر من قسەکەم مابوو بە ملاحەزەیەک لەسەر بابەتەکە باسکەم تەواوە ئێمە نەمان زەواج هەموو شتێکە مەسەلەی تعقیدنی زەواج یەکێکی خاڵێکی زۆر سەرەکیە بەڵام لەلایەکی ترۆ بڕوانی بابەتەکە جارێکی ترە گەڕێتەوە بۆ ئەمە کاتێ بابەتی زەواج تعقید دەکرێت تۆ خۆی بابەتێکی ئاڵۆزێ باس کردەوەی ئەوەی محکەمەکە لە محکەمەکە بەڵێ من خۆم لەناو بەڵێ ئەمەی کە خۆم بۆت باسەکەم لەناو دەورەکە حاکمەکەیش سەلەوە چێ ئەم بەرنامە پەخشەکرێ و بیبینێت یعنی ئەزانێت کە بە هەمان شێوە مامۆسایانی یانیش کە لەگەڵم بوون ئەم پرسیارم لێ کرد ئەوە واقع لە کوردستان بەم شێوازە بڵێ بەنان ڕاستە خۆ لە کوردستان هەوڵەیرێت کە ئەگەر وا بڵێم یاساییان لەسەر مەکەوێت من ناڵێم لە کوردستان هەوڵ ئەیری ئەوە بکرێت بەڵام یاساکان یان کۆمەڵێک لە پشتی یاساکانن لەم بابەتە تێناگەن یاساکە بە ئاقارێکە ئاچێ هیچ گوێشیان لێ نییە خاڵێک کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم بابەتی زەختکردنی سنتەرەکانی ژنانی سەلەم کاتا لەسەر پیاوان قورسکردنی بابەت ئەنی کاتێکەوە لە کۆمەلگای ئێمە پیا و ژن تێرێ هەستەکات دوژمنێک تێرێت تەماڵ و لە سەنگەرە لەگەڵایەتی سەنگەر دروستکردن یعنی تۆ سێکە خوا لە قورآن فێنەوە من آیاتی أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة سيكا من لخوتان دروسي كروا سكنايتي مودة ورحمة آية لكو أم معناه وايا تو اشتا مالك ولقل خوشويستكتاي لقل أوايا كآراميت بيه بخشي لكو لقل أوايا بانك كردوي أما بياني يك مخالفة بكي بانك تكين السنتريك تندو تيجيت كردوا الدينا ياسا الدينا ما حقي ببروسة لشفروشكو تشيبو يعني آخر أما يوا أكاتب بابتي زواج يك لوانية مثلا جنجك ديت أم همو آلوزي وأمو دركان بوي دانا ولا شو دوري زواج كاكيت نوام دركو خوي أصلي بابلي بالنري سركي زواج بابتي غريزة جنسية كيا يعني مونية بيجي كسيك مثلا بقول من غريزة جنسية بيتور وابلا والله هل واحد كم بو خمان خير ما جايباك تشيك وخيو كم مناني بدمش تيوا مانية لما لقي خويا دانشي أو كاراك أم كاتيك بابتك دافع سركي أميات أم ديت لبيناوي أميا سيركا يك دنيا دركو دالين بودانا ولا كاتيك غريزة جنسية باشين جزار دستيا كبه خانيشتيك هي بوشارة سركرني أمشتا والله هو كاركان من هنوز باس نكرتا بيجين چارە سەرچێ بوون بەڕای من ئەم بابەتە بێ دووسێ بەرنامە بێ ولی با من بە کورتی تۆزێکی تر بێژم لە پرسیارە سەرەکیەکەوە کە فەرموو بۆ لە سوئێدا هەیە نییە ولی لە وڵاتێکی ترایە دەستە نابانی وڵاتە ئیسلامیەکان یەکێ لە حەقەکانی مردم لەسەر وڵاتەکەیان ژیانێکی ڕێکی مرۆڤایەتیەکە ێژن پێی خەتی فەقر نەکەویتە ژێری خەتی هەژاری وە
لە وڵاتەکانی ئسکاندیناویا من وەکو مامۆستا نەوم لێنەوە لێ متابعەم کرد و چووم و لێ کۆڵینەوەیەکشم لێ کردێ سۆشیالێکە ئەدرێ بە کەسێک لە ئسکاندیناویەکانە بە هەموو شێوەیەک خۆش بیگوزارێنەوە سەفەر بکە و چت بکڕێ لە سەدا 20 تا 25 بۆ ئەمێنێتەوە تۆ تێری بۆچی لەش فرۆشیەکەی ئێستا ئەتوانم لێی بپرسم بۆ لەش فرۆشیەکەی ئایا لە کوردستانە ئێمە نیازە سەرەکیەکان مازلۆیەژێتی پێنج نیازەکان نیاز بە نیازی فیزیۆلۆژیکە نیازی ئەمنیەتە نیازی تعلقە نیازی احترامە ئەمە کەم بوونەوە بێتاقەتەوی خواردن نەمێنێ بێتاقەتەوی ئەمنیەتی نەمێنێ بێتاقەتەوی ئەو خەڵکەی تۆ خۆ بە ئەوانەزانی ئەوان بەخۆ گوێت تێنەدەن بێتاقەتەوی قینتەکە بکەن احترام و بشکی قینتەکەکەن ئەمانە دابین بکرێت نیازی تازە سەر دەرتێرێ حەزەکەی گەشە بکەی ئەمانێژن پێ نیازی کەم بوونەوەمانێژن پێ نیازی گەشە حەزەکەی زۆرتر بخوێنی حەزەکەی جوان خاستر بی ئێمە هێشتا لەم خوارەوە ماوی نەسۆ و بۆ دابینکردنی ئەمان تۆ کتێب بخوێنە ڕۆستەت ساڵ هیچی پێ نایە سەرشانەمەکە هیچی پێ نایە بەڵام ئەو مەخۆرە بزانم چی لێ دێ تەندروستی نەمێنێ بزانم چی لێ تێ ئەمنیەت نەمێنێ بزانم ئەتوانی تاقەت بووی ئێمە هاینە ئەم خوارەوە وەختی سۆشیالەکە نایڵێ من بگەمێنە بۆ دابینکردنی ئەمە بە شوێنی ڕێگاڕێن جا شتانێکە پێویستن بۆ ژیانێکی لە نیازە فیزیۆلۆژیکان سکسە تا نەتەوەتەوە ئەو نەبێ من نەتوانم نیکەم تۆی شەتوانی ئەی ئەگەر 8 میلیارد کەسەکە نەیکردچی بەشەرتەوە بێت بۆ یەکان نابێت تۆ بە تاکە کەسی تماشای ئەمە نەکەی چون لێواوتی مژارێکی دەوڵەتە مژارێکی کۆمەلگاز بە گشتی وەختێت تماشایەکەی ئەبێ ژیانی و خەڵکە دابینوێت تا بەلا ڕێوان نەچێ جا ئەوانەی وەلا ڕێاچن هۆکارەکان چێ زوو با بە پەلە بێژمی کاتەکە کەمە تخوا با بیانێژ بەخوا زۆر گرنگ یەکێکیان ئەوەیە کە مرۆڤ بۆچی یەک جۆرنانی دروست کرد بوو بە 1000 جۆرنان بۆچی پەرداخ بوو بە 1000 جۆر چون بەشەر حەزی داهێنان و خوڵقاندنیە ڕخنە ئەگرێ لە شتێ بەرانبەر بە ڕخنەکە داهێنانەکە هەر ئەمە ئەوێتە تەنەوع تەلەبی بە شوێنی چی تازە گەڕان ئایا ئەوەندە جوانی زەواج ئەخرێتە بەرچاو ئەوەندە لە سۆشیال میدیا و لە جیهانی سکسا و لە پۆرنۆگرافیا کارەکرێت بۆ ئەوەی کە پۆرنۆگرافی بکرێ ئەوە بۆ زەواجێمە بە هەر هەمومانەوە ئیشمان کرێ گەنجێکە بە هیچ شێوەیە بە $100,000 ناتوانێت زەواج بکە بە $1000 بتوانێت لەم تەنەوع چون خێزانی ئینسان ببورن هێمە هەمومان دایک و باوکی خۆمان مادیە و خێزانی خۆشمان ئەوانەوە زەواجمان کرێ بینیمانە جوانترین جلوبەرگمانوە لە دەرەوە لە ماڵە ناشرینترین جلوبەرگ و خواردنمانوە لە بەردەسا بۆ میوان خۆمان جوانەکەین لە پۆرنۆگرافیا جوانترین وێنەکان بە باشترین ئەکتەرەکان و سینەماکارەکانە گیرە ئەم گەنجیشە حەز لە تەنەوعەکە بەم هەرزانیە بەردەستێکەوە چۆن 300,000 قبولکە مەسئلەیەکتر مەسئلەی باوەڕەکانە ئایا باوەڕەکان هەروەکو ئەو ساماون ببنە ماڵە ئایا باوەڕەکان ئێمە وەکو باوکو دایکیان خەریکین ژیانیان بۆ قورسەکەین حەقە بە دوای باوەڕەکانمانە بێ وەختێ باوەڕەکانی بەشەر تماشاکەیەکیان ئەوەیە من حەز ئەەکەم کۆمەڵی ئینسان بێ بمگرنە ئامێس ئەم کۆمەڵە ئینسانە لەو نایت کلوبان نەڕخنەم لێرن نەگاڵتەم پێکەن نە هیچم پێش نێژن زۆریش بەوەشیوێ بەدڵەتەکە و بۆ تەکایتر هۆڤیەتیش زۆر گرنگە من کیم من کەسێکم وەختی دەکەن لەم دیجێ 8,000 کەس تەکمە هەڵەپەڕی ولكان لە ماڵی خۆما کەس گرنگیم پێناوە هۆڤیەتم بۆ خوڵقێنن کەسایەتێکی تازەی درۆینەم بۆ تاریفەکەن ئەوە خاڵێکی ترە خاڵێکی تریش بەشەر ریکفرۆ مێژەتی بەشەر حەز لە ئازادی ناکات بەدەمێژێ حەز لە ئازادیەکەم لە ئازادی ڕاکە چون ئازادی مەسئولیت دروستەکە من ئەگەر خێزانم بێ ئەبێ ژن بۆم بڕێەوە ماڵ بۆم بڕێەوە سفرە ببەم بڕێەوە میوانداری بکەم ئیش بکەم بۆ ئەوەی ئەمەم دەست نەکەوێ لەوەی کە من ئێستا هەر پیاوێک هەموو شوێکە لە ماڵی خۆیە حەزی خۆی هەموو ژنێک لای شووی خۆیە بە حەزی خۆیە خەوە هەڵەسێ ئەمە ئازادیەکی زۆر گەورەست بەڵام ئازادیە زانی چەنێ مەسئولیت دوا لە پشتیە بۆ ئەمەی من لە ساڵا 12 مانگ 365 ڕۆژ بان نەوێت لە سەرشانم بیکەم ساڵی 8 کەڕەت بە هەر جۆرە ئەیکەم و مەسئولیتەکانی چی نەگرمە ئەستۆ ئەوەیە نەمانزانی و ئاخر خاڵیش تخوا بە عەرفی بکەم جەمعیەت و خەتەرەکانیەسی لە یابانە گەنجەکان و دانیشتوەکان جەمەکەنەوە ئیسمی کۆڕەکەم نەماوە لە بیرازوو خوێندمەسۆ دەوڵەت هەموو حازرکاریەکیان بۆکە بۆی ناتکلوبێکیان بۆ دروست بکە و
دوو لە ڕوتان کاندم و ئەسپاوی بەرگرییان ناداتێ بۆ ئەوەی مناڵ دروستکەن چون یابان گەشەی جەمعیەتی دابەزیەوە و خەریکە تەواوە بێت هیچ کەس ناچێتە ژێری بەرپرسیارەتی خێزانداری بۆ ئەوەی ئەوە بکەن دەوڵەت وتێت تۆ مناڵەکە بوو بیدە بە من هەموو ئیشێکی ئەر خۆی چی حەزە کرد شیری بدەیتە پارەی شیرەکەیشتە دەمێ بۆ ئەوەی کۆمەلگاکەیان بڕوە ئێمەی کوردەواری بە 8 کەس و بە 9 کەس مناڵەوە من لە مامۆسا پرسم بۆچی نروێژ بۆچی سوئد ئەو هەموو سومالی شەرخڕە لەوێ قبوڵەکە یەژێ ماڵیان هەیە 11 مناڵی هە باوە گەورەی وات یا بنەماڵە ئەزانن چییە ڕێوڕسمی ئوروپا نازان وەێ ئەوەی کە ئوروپا گمی کردە بە دوای مدررنیتە ئەوان پێیانە پیران نانە نەماڵی پیران مناڵیان لە ئامێزی خۆیان ناگەورەکەن لە بێپوڵی ناترسن نەخۆشیان نانە نە خستەخانە خۆیان لایەگرن مردیان لە ماڵی پیرانە نامرێ و نەچن جەنازەکەی بێرن و ئەمانە هۆکارن ئەبێت تۆ تماشای ئەمە بکەی بزانی ئێمە چیمان نەکردە و چیمان کردێ ئەسڵ ئەممان یۆڵ کرەوە بە دوای چیا چوین باش دکتۆر ئەڵێ ئەو چوار یعنی ئەو چوار پێوەرە ئاساسیەکەی تر ئینسان هەست بە ئەمان بکات و تر لە دوای ئەمەوە بیرکردنەوەکە ئێمە کێشەمان لەم چوارە هەیە کێشەمان لە ژیانکردنایە کێشەمان لە مەعیشەتایە کێشەمان لە ئەمنیەتە هەیە پێ دوایە چارەسەری ئەم شتە هەبێ بەڵێ طبعا بەصفەتی ینی من پرسیارێکی تۆزێک ناڵێم ئالۆز بەس هەستیارە لێ یەکەم ینی ئەو گەنجی کاچێ 5,000 دلار سەرفەکە لە وڵاتێکی دراوسێ لە تورکیا بە چ وەسیلەیە دەتوانین ئەو 5,000 دلار سەرف نەکە ئێمە بەصفەتی ئەوەی کە من تەخصصەکەی خۆم لایەنە دینیەکەی ئێمە لە دینە هەموو عیلاج کراوە بابەتانە چۆن یعنی لە ئیسلامە خۆی گەورە مێرەبان بابەتی زەواج هەموو ئاسانکاریە کراوە لە سەردەمی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کاتێکەوە ئافرەتێکە داتە شوپێڵە ئیلتەمیس وەلەو خاتەمەن من حەدید بڕۆ کلکەوانەیەکی ئاسنی بۆ بێنە یعنی لە ئیسلامە ئەو ڕێگانەی کەوا پێ ئەوترێت دەرگای زەواج و حەڵال دەرگاکانی لەسەر خەڵک واڵا کردووە یعنی خەڵک بۆ نمونە باشە کولتور تێکیاوە ئاداب یەکێک لە کولتورە خۆی ئەم بابەتە من حەزەکە مەسەلەن ئەوەی کە دکتۆر باسی کرد ینی گەنجێکی ڕۆژاوایی داما و بۆ هەموو کێشە اقتصادیەوە بۆ هەموو نەبوونی و نەداری و شەڕی داعش و فەرتەنەوە ئەمەوە بە نیەتێکی پاکەوە ئەوێ زەواجێک بکات ئەم هەموو کۆت و بەندەی هەبێ نایکە بەڵێ خۆی بێگومانە مەسەرەی کۆتوبەندەکەی ئەوان کۆتوبەندیش نییە لەسەرەوە کچەکە بەبێ هیچ شتێکەچێ لەگەڵ یامێنێتەوە و هێشتا پرۆسی زەواج نییە وەکو هاوڕێ وەریەگرێ لای خۆی وەرکە تێویستی بوو یعنی دەستی لێ کاتەوە باشە تۆ با بچمە سەر ئەوە چکە و پرسیارە دکتۆر لە تۆشیەکەم ینی ئێمە ڕێگەیەک هەیە بووی کە و 5,000 دلار سەرف نەکام گەنجە لە تورکیا بەڵێ ڕێگەکەم بابەتی دینە تەوعیەی دینە ئێمە ئەوەی لای ئێمە ناڵێن بەس دین من وەکو خۆم ئێمە لە ڕێگەی دینەوە توانین زۆر لایەنی عیلاجکەین بە مەرجە پشتگیری بابەتەکان بکرێ یاساکان بێت پشتگیری لایەنە دینەکەی ئێمە بکە ئێمە ئەو ڕێگانەی دایانێن پێشنیاریەکەینە بێت مەسەلەن بۆ نمونە پانێڵدا بنرێ کۆمەڵێک خەڵکی تایبەتمەند بان بکرێ باشە هەستیارتر ئەو پرسیارەکەم ئەزانم هەستیارە لەوە چ جوابی شم نەیتەوە یعنی ئێمە باسی دەوڵەتداریەکەین خانی یعنی ئەوە نیە ئێمە تمۆحی دەوڵەتداریمان هەیە لە کوردستانە تمۆحی ئەومان هەیە چوزانم شوێنەکانمان بە موسساتی بکرێ یعنی بەشێک لە چارەسەر نییە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نا مەسەلەن ڕێبیرێت کە ئەم شوێنانە بە یاسایی بکرێت لە دیسە تکرار دەکەم دیسە تەرکیز دەکێ سەر مەوضوعی اقتصادی هەر سوالی تە چۆن ئەو 5,000 بینی کوردستان کاکە نەح مشکلە نەحمە ئەو 5,000 مشکلە ڕەخەکی دیژی هەیە چما سوال ناکێ گەلو ئەو ئافرەتی گۆلاشی خۆدەفرۆشی ئیجباری وێ هاتیەکردن ئیکراهی وێ هاتیەکردن مەجبور بۆ وێ دکێ عملیەکی نەفسی هەیە ئێمن قەنەعەتی مندا ئەی تا سوال مامۆستاژی کرد ڕێ هەیە ئەم ئەو مەسەلە چارەسەر بکەن قەنەعەتی مدا چارەسەرکردن نییە نا ژبەرگو ئەو مەسەلەی لاش فرۆتن مەسەلەکی نەل کوردستان و نەل جیهان ژبەرگو ئەو مەسەلەکی نەتازەیە نە ئەمرۆ چێ بووە ژیرۆژا گۆ خۆدێت تەعالە دنیا دروست کردە حتا ئەمرۆ لاش فرۆتن هەیە دە زمانی ئەمبیا دەهابوو دە زمانی پێخەمبەر محەممەد عليه الصلاة والسلام دەهابوو دە مەکا مکەڕەم دەهابوو ئەصحاب الڕایات الحمر كوني خلقي چادري خو هبون الراي يعني عالمك يجي يعني آلك يجي داني بو آلك يصور بو خل هالكس بزانبه فأو مسألة ممكن نينا شارع سر ببي جاري ولكن دراي دريا ديني دا أم ذكرن أو مسألة كيم بكن
دمي جو توعية بكرن مروفي مسلمان بزان بي شون آياتي قرآن بيروز بيجي ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا خونيزيكي أو موضوع نكن شون بيخنبر عليه الصلاة والسلام بيجي أجر زنا ناف جماعتك إذا ناف كوملك إذا بلابو انتشار بعلانية بشرك لك يا صايقو تدبيجي إلا عمهم البلاء أو مصيبة بلاء تسريوانا بو أو يك نقطة كي بو تبيجم استا موضوعنا موضوع بينج هزارايا موضوع اغتصاب هيا موضوع تحرش جنسي هيا الأولاتي أو مسألة لاش فروتنجي بويا يا ساكرن أو موضوع تواو نبوه ما إذا بك استا ألمانيا هيا بلجيكا هيا هولندا هيا نمسا هيا سويسرا هيا موضوع لاش فروتن موضوع كياسايا أو كاتشي قولاشي خود فروشن نبو فقيرتيا يعني أركس بيجي بو فقيرتي من كرم برسف بدم مروض أجر إيشي وينا نبي جوب سنتري هيا سوسيالي هيا بو نانزكي أو إيشي ودقدي مجبور ناكي قولاشي خب فروشي ديمك مسألة دي هيا سدمك دي هيا أو كجا مجبور ديكي قولاشي خب فروشي تفلو أو مسألة نازانم احتمال الزور كرن بي احتمال حز كرن بي احتمال هنكسي مجبوري بن زور أسباب متعددة أنا وقو دكتور خاني إشارات كر ولكن تفلو أو مسألة يا صايب وجي أو بلاء كيم نبوة استا بلجيكا ولاتكي جو يعني لاش فروتن تيدا ياسايا ولاتي دوما بشتي سويد موضوع تحرش واغتصاب ديمك أو موضوعها جارسر نكر ما ذكارن يعني دريا أوليدا دريا علم النفس دا درجفاكي دا دولة آلي كاربي أو أسباب جولجوري برشعفن موضوعي زواجة موضوعي دعمي نفسية موضوعي اقتصادية كشار سرناكري شوني بياسايب كري يعني مثلا أمي بابتي تكسيك بابا نمونبيني وكديان أو بابتي تكسي منات وأنا مجرى يا صايبكم من كارم أو جرى أو بيجم ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا موضوعي جو أجرى بك ما يا صايب ممكن نينا مستحيلة ويدخوني شعفادة جببيني دخون دوي ببيني ما مستكي آيني جرى بيزي أو مسألة يا صايبكم هذا جرى بيجم شخوايخ وجورة بطرسة أو موضوع زور خطرة أو موضوع تأثيري والديني تهي أخلاقي تهي مجتمعي تهي إيجر جوليا نجيرة نقول إنا لله وإنا إليه راجعون لا يضرك من ضل بعد إذ اهتديت باش شوني توزيك دسي بيو بقرين يا مناو دكتور من بابتك كوتمان شارع سر إما لهر شونيك شتيك ديار دبو قال ديار ديدر بتشي بيتا حالات هو جورك لا شارع سر لسردمي بيغمي صلى الله عليه وسلم زيناها بو لسردمي دواي أوانيش صحابي شاب بابتي زينان شتيك نيه بلي والله بنبر أكلي وبابتي غريزة يسبوشي أم خدمة جزاري أي وأمانة كدان لموبايل دان بويدم وشاي خلق خنّا وبزان خلق اهتمامي بتشيه استغلالي اهتمامك هيك بوي باري بيدركا بابتي غريزة خواردن يك اللوانة يسال العالم الزور بي باري لسر وستاوا يك كده لوانة غريزة جنسة كوملك هي نظران كماديات كسرمایه‌داری زال بسریانه الله كاك أم داينامو جورة هي بودس كردس خصني بارا بوشي بيشجوي بخم بوشي استغلالي نكم بوي باري زوري بيدركم لبروا أما إيش لبشتي وأكرك إيش لبشتي وأكرك إما تشار سرمان أو تانية أبي هول بدين هر يكيك للاي خويه مثلا دكتور خاني لتخصصكي خويا لبابي درونيوا مثلا من لو تخصصكي خو مع البابتي فقهي وجنابي سيدا لبوار وتخصصي خويا كسيكي يا ساي لبواري خويا وكسيكي برلمانتار وشي أمانة أبي حمودس كنيكا يسلم ماليزيا كاتيا كيشي طلاقي كلبو بابتانا كيسب حالتك زور بو تديارديكي خطر وأما الدرقا والله كلا سرب أمانة كاتي كطلاق زياد بو زواج كم بو يعني سيما أقام عليها حتى ربطي ببعوتي داروني وشتي شو هيا وانا قشتي جاري كاتي وانيا باسي بكين أو إيش الله مجالي كابتايبت باسي وموزوعاكين بلا ما بس موتانيا يعني قيشتو حالتك كوا بابتي فواحش وشت قيشتو أو يني كوا يا سادانان وأمانة قشتي أبي بيك ودسكات يكتري أبو علاج كردني يعني موضوعك لسر ونما بلي والله شهر سر بس لاي ملايكة يعني لسر كسيكي باش دكتور أجر هربوكو دوا قصة شبيت شو كيتر قربان بم قريك هي بم قريك بيمانة هولا دم شتي خاسكم شي بيك يعني باوكو راسي روبروي بابتك بوينو مردم خويان ريقو دوزنو اگر برپرس و اگر د صلات و اگر خیرخواز و امانه ریګه نه دوزنو بلام ریګه ک دکتوري نه ته بردمي نه خوش زور جواز ریګه ک نه خوشک خوې دوزي تو رنګ د نه خوشتیا بچو تا نه خوشک وقي حکیم وقي صد حکیم قید د دارک نه زاني
با تماشایەکی ئاژەڵەکان بکەن ئایا ئاژەڵەکان دوو لە ڕووتان نێربازی ناکەن خۆیان ناپەڕنە ملیەکە ئایا ئەوانش ئەو غەڵەتیانە هەیە یان نیانە ئەمە شتێکە وا لە جینات و وا لە کرومۆزۆمە من حەز ناکەم غەڵەتی گروپێک مەسڵەن ئەو هەموو پارە توێژی ئەچواتە دەر بەس دەسەڵاتدارەکان ئێوەندە ئەی بێدەسەڵاتەکان کە زۆرینەی هەژارەکانن لێرە چیەکەن تەکسیەکە ئەی ئەگەر تەکسیەکەش ناتوانێت چیەکە دیارە ناتوانێت واقعەکە بسڕیتەوە واقعەکە هەیە و خەریکە ئیشی خۆیەکات و خۆیان ڕێگەی بۆ دۆزنەوە من ڕێگەی زۆرم بڵەوە چون خەڵکەتیان بابەتی دەرونیم تەکاگەون لێ من زۆر پێم ناخۆشە حتا بابەتەکان لە وتارەکانمان تەمسیلیان بکەم پێویست ناکات ڕێگەکان فێری خەڵکەین خۆیان بڵێیانە وەلەکانە ئەی ئێمە چی بکەین ئەو کارانەی ئێمە ئەتوانین بکەین یەکێکیان ئەوەیە کە هۆکارەکان کە دیاری کریا لێکۆڵینەوەیان لەسەر بکەوێ ئەم هۆکارە خۆی چۆن دروسە بێ لێکەوتەی هۆکارەکە چییە بە چ کەسانێک ئەتوانین ئەم هۆکارە لاوێن ئەی ئەم هەموو بەحسی دەروون ناسی و کۆمەڵ ناسی و دینی ئەکرێت ئەمە ئەبێ بچین نە لە من و لەم پیاوانە ئەبێ بچین لەو جێگە کە توێژەری ئەکرێت وەکی توێژەری لە زانکۆکان وەربگرین لە جێگەکان ئێمە زەعفێکمان هە لە جیهانی ئیسلامە کە من داواکەم لەو کەسانە حەزەکەن ئەم قسەی منەحاڵی بوون بچن کتێوی سکسوالیتەی میشل فۆکۆ کتێبی یەکەمی ئرادە بە دانستنەکەی بخێنەوە ئرادە بۆ زانین کە لەوێ چۆن علمی سکس لە ئوروپا دروست بوو شەبانکارەگی یا ئەوەی کە بە شەوانە ئەکرێ ئیشە ڕەشەکان لە شەوە ئەکرێ بۆ دیار نەبێ کەسەکان ئەیان کرد باوەڕێک دروست کراوە ئەگەر بچی لای قەشەکە بێژیتی ئەو ئەی بەخشێت و تۆ ئەچیتە بەهەشت قەشەکانیش وەختی شەبانکارەگییانە بیست دەدانە کەسە هاتن چیرۆکی خۆیانیان نەگەڕانەوە ئیتر ئەو شتێک وەکو ئستقرا لە مێشکیا تۆمارە و نەفەر یانزە و مەهار هەردەم یەکرۆی فلانەکرۆ فلان و فلان وایە زانی علمی غەیبی پێ نە استقراکە مەزانم چی کردێ بۆ نمونە کەسێکە نێربازی کرد و کەسێکە لەش فرۆشی کرد و قەشەیەکە سەد لەش فرۆش لە 50 ساڵە هاتووە لای نەفەری 101ەمەها هەر لە دوراوی تۆ لەش فرۆشی ئەوە ئەوانشتە کرایی و ئادەی پیاوێکی مسلمان ئەگەر مسلمانی ڕاستەقینەوێت چەند تەجروبەی سکسی هەیە تا بێت لەم بابەتە قسە بکە غیر از تەجروبەی ماڵی خۆی ژنێکی مسلمان غیر از تەجروبەی ماڵی خۆی چەندێکی هەبیزانێت ئێمە لەم بوارە ڕاستگەرەکە زانستمان ناقسە من نایژم ئەو شتە بێرینێنە چۆن من ئەمە بۆم کەی بەدوا قسە تۆزێک ئاڵۆسترێ کردینانی ئاخر گەرەکم بیزانین ئێمە لەم بابەتە ئیسا پیاوێکی مسلمان پێتە لای مامۆستایەکی پێی بڵێن کەمکردنەوە شتێ یعنی تۆ چی بە گەنجێگەڵی کە من هیچم نییە بە گەنجێک تۆ بێڵە با من شتەکە واز بکەم چون وتم ئەمە بە سێ بەرنامەتەوەوێ باشە ئیسا من لەم مامۆستای ئاینی بەڕێزە پرسم یەک خێزانی هەو زیاتر لەوی چە نازانێ خەڵکیش بۆیان و تۆ نازانم من دوو لە ڕووتان من پێم سەختەم قسانە هەر حەز ناکەم بیانکەم لە جێگەی گشتیە حەزەکەم فەیس تو فەیس بکرێت چون دەروون ناسی واسە باشە یەکێک کاتەیەژە من خێزانم ساردە یاژ خێزانێک بۆ پیاوەکەیژە پیاوەکەی من گەرمە ئادەی گەرم بە چەند دەرەجەیەژی ئادەی ئەم پیاوە چەند جار لە ژیانی ئەووا بکە لە مانگا لە ڕۆژە ئەبێتە گەرم و چەند جار وەختی پرسەکەی کەسەکە خۆیەکە بە تەرازوی خۆی کێشێ بۆ نمونە ئەگەر من جیناتم فەرقی بێت بۆ نمونە ئەگەر من جیاتی XX ئیگریگوم X2 ئیگریگوم یا ئەگەر من بەجێ 46 کرومۆزۆمی 47 کرومۆزۆمم ئەگەر بەجێ ئەوە تستۆستێرۆن و ئەندرۆژنم زیاد بەسی تۆ لەوەیە کە زانست زۆر غایبە لەم قەزەیە مەبەستە زانست لەم بابەتە غایبە چی لە خودی بابەتی جنسەکە چی لە خودی هۆکاری ئەم شتەوە چی لە چارەسەرە ئێمە هەمووی ئایسا چارەسەرەکە شتێکم پێ بڵێ ینی شتێک من چارەسەرەکە ئەگەر بیانێژم زۆرن لێکانە بە کورتی ئاوا بە کورتی هەر ناویانە بم ئیتر بۆ کاتێتر یەکەم ئەبێ حکوومەت و دەستگا حکوومەتیەکان بە توێژەری لەگەڵ لێژنە زانستیەکانە ئەو بابەتە مامۆستایەژێتی حکمێکە نووسیاش ڕەنگە نەیچیان زانی بێت چۆن بەرێ و لێکەوتە بورن چۆن ئاسانکاری بۆ بکەن چۆن میدیاکان هەوڵ بدەن بە یارمەتی دەروونناسەکان و کۆمەڵناسەکان لێکەوتەی ئەم جۆرە مامەڵەی جنسیە بخەنە بەرچاوی خەڵک تا خەتەرەکانی چۆن بتوانین کولتورەکە ئاسان بکەینەوە بۆ زەواج چۆن بتوانین هۆکارەکان لابین
چۆن بۆ نمونە ئەها خەڵک خۆیان ئەمانیان دۆزیەسەوە یەکێکیان زەواجی سپیە زەواجی سپیانی چی یعنی دوو کەستێن ئەگەیەنە کوێژە تۆ حەزت لە منە بژیم تەکتا منش خۆ حەزم لێژە بێرۆ دەیتەوە یەکۆ بژین و یەکۆژین نە مهریانە و نە تەلاقیانە و نە یاسا نە قانون نە هیچ تاکەیوان بەیەکۆ وەڵا تا ماف و ڕێزم بگری لا دانش ماف و ڕێز نەگرە هەڵاسم ئەچم بڕێوە لەوێ حەقی ئەو مناڵە لەو زەواجە ئەکەوێتەوە مافی حقوقی بەشەری ئەوانەی لەکوێوان نووسیاوە ڕەنگە زەواجی سپی خۆشوێ بۆ ئەو دوو کەسە نەمارەیی بەستومیێسە و نە خزمایەتی بەستومیێسە و نە هیچێک و ئەگەر پیاو نەبی و ڕێزم نەگری ئێوارە جێتێڵم ئەی ئەگەر حامل لەبوو ئەی ئەگەر مناڵێکی لەکەوتۆ ئەی حقوقی ئەو مناڵەوە لەکوێ لە ئەوروپا ژنێک مناڵی بوو مامۆستا باشە زانێت لەوێنە مناڵ وەختێ ناسنامەی پێدەن بە ناوی دایکەی دەنێ ئەگەر زەواجی ڕسمیوە ناوی باوکی تێنووسن ئەگەر زەواجەکە غیری ڕسمیوە مەگەر ژنەکەی جازبدانە ناوی باوکی مناڵەکەی تێنانووسێ بۆ چون سۆشیاڵی مناڵەکە دەن بە دایکی نایدەن بە باوکی دەسەکانە خۆش یەک چارەسەری بچووک من ینی وەکو ئەنجامیشی بەرنامەکە نەسیحەتێک چارەسەرێک باسمان کرد چارەسەر معنای ینی معناکەی دۆزە فراوانە من ئەمێ دو قسە قسەیەکی تر بکەم چکە چارەسەرکو من ئاماژەم پێدا باش من ئەڵێم لێشاوی جنس کە بابەتی غەریزەیە لێشاوێکی زۆر گەورە و خەتەر لە کوردستانە ها لە تەقینەوەیەکی وایە کەوا ڕۆژە لە ڕۆژان خەڵک لە ناکایەکە مفاجئەی کۆمەڵێک ڕوودا و بکات کە هەرگیز چاوەڕێ نەبووە و دڵنیا بن بە زووترین کاتشە و حاڵەتە ڕووەدا چکە ئێمە ئاگامان لێ بەو سیفەتی کەوا ڕوومان لێەکە لێشاوێکی زۆر گەورە لە ڕێیە باشترین ڕێگە ئەوەتانێ کۆمەڵی خەڵکی دڵسۆز هەڵسن بۆ دروستکردنی مؤسسەیەک نامشتێک لەسەر ئەوە کار لەسەرەوە بکەن چیتر زۆر مەوزوع ئاسانکاری تیا بکرێ بودجەی بۆ تەرخان بکرێ ئەگینا کە تەقیەوە ئیتر هیچ کەس ناتوانێت عیلاجیکە دەستەکانە خۆش من قەناعەت نییە ئەو مەوزوعە لە دنیا یان لە کوردستان بداوی وەرێ ئەو کارە بەردەوام بێ تەسەوڕێ بدە نابێ حتا ڕۆژی قیامەت لەحکن حتا زۆر درێژ تشتێک گەرەک بێکەرنج بۆ خاطرێ خەتەری کێم ببێ دقەناعەتی مدە ئەو مەوزوعە نەمەوزوعی من تەنەیە نەمەوزوعی دکتۆر تەنەیە نەمەوزوعیتە تەنەیە تەڤلۆ ئەمس هەرسی شریکن ئەو مەوزوعە من قەناعەتی مدە پاراستنی نەتەویە گەرەک وەکی دکتۆر خانیژی ئیشارەت کرد وەکی حکوومەتی هەرێمی کوردستان داخواز بکێ لوان کەسێن بەرپرسی میدیانە لوان کەسێن گۆ بەرپرسی ئاینن لوان کەسێن گۆ بەرپرسی سەحەنە لوان کەسێن بەرپرسی علم نەفسن علمی جوواکینە بگنە قەرارێکی بریارێکی چۆن خەتەری ئەو مەوزوعە کێم بکەن مەوزوعی گۆ خەتەر یەکجاری ڕاکن ئەوە قەناعەتیم دە مستەحیلە دەسەکانە خۆش سەرەتای بەردامەکەوتە هەمومان کب بووین بۆی کە بابەتەکە هەستیارە و بابەتێکیشەکە لەسەر ئەم مێزە کۆتایی نایێت بەڵام بەپێی کۆتا قسەی ئێوە پێم وایە ئەم بابەتە و ئەم دیاردەیە و پێشەوەی ئەو کارە سات و تەقینەوەی کە مامۆستا جاسم باسیەکە ڕووبات گرنگە لە کوردستانە سنتەرێکی گەورەی توێژووینەوە بۆ ئەم بابەتە تشکیل بکرێ کە مامۆسایانی ئاینی تیا بێت دەروونناسی تیا بێت دکتۆری تیا بێت سیاسی تیا بێت تا ئەم دیاردەیە بخرێتە سەر ڕێگەیەک بخرێتە سەر سکەیە کە لانی کەم حکوومەت ئاگای لێ بێ نەک وەکۆ قەزەی تەکسی کە باسم کرد هیوادارم شتێکمان کرد بێ شوێکی